مرۆڤی موسڵمان چۆن دەتوانێت دڵخۆش بێ یاخود هۆکارەکانی دڵخۆشبووی مرۆڤی موسڵمان چین؟ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. خوای پەروەردگار ئەفەرمێت هەر کەسێک لە ژن و لە پیاو ئیمانی هێنا بە خوای گەورە و پاشان عملی صالحی کردواتە لەسەر ئەو ئیسلام و لەسەر ئەو منهجی لا إله إلا الله ژیا فلنحيينه حياة طيبة، ژیانێکی پڕ کامەرانی و دوور لە کێشە و خەفەتی پێبەخشی. لە عەرزی واقعیشە بەڕاستی موسڵمانان ئەمەیان بەرجەستە کردووە. تۆ سیرکە، یعنی ئیمڕۆ کە مەقتەعێکم بینی دیمەنێکم بینی دایکێک 4 مناڵی هەیە لە غەزە، هەر 4 مناڵەکەی بەر تۆپی تیاری دوژمن ئەکەون، هەمویان شەهید دەبن هەر 4یان. لەگەڵ ئەوەشە ئەڵێ الحەمدولله الحەمدولله 4 پارچە گۆشتم پێش خۆم ناردووە بۆ بەهەشت، مناڵەکانم ناردووە بۆ بەهەشت. لەگەڵ ئەوەشە یعنی دڵخۆشە. بۆیە ئیمامی ئیبن تەیمیە بەڕەحمەت بێ کە کاتێک لە سجنا بوو کە هاتن عەزیەتیان ئەدا ئەیفەرموو ماذا يصنع بأعدائي، دوژمنەکانم بەتەمام چیم لێ بکەن. سجنی خەلوە، ئەم سجنەی من بۆ خۆی خەڵوەتە و نەفی سیاحە، ئەگەر دەریشم ئەکەن لە وڵاتەوە سیاحەتە و گەشت و گوزارە بۆ خۆم ئەیکەم و قەتلی شەهادە، ئەشم کوژن شەهید بوونە لە پێناوخۆیە. کەواتە ئینسانی ئیماندار مادام خاوەن ئەو منهج و تەوحیدەیە، خاوەن ئەو ئیسلامەیە، پێویستە دڵخۆش بێت و پێویستەکە لە هیچ شتێک نەترسێت. بۆیە قوربانگیان یەکەم مەصدەری خۆشبەختی ئینسان لە دنیادا ئیمانێکی تەواوە بە ئەڵڵا جەل جەلالوه، پاشان عەمەلی صالح. هەر کەسێک دەستگرتە بێ بەو ئیمانەوە و عەمەلی صالح بکە، لە نوێژەکانیان مەزبوط بێ، ئەهلی قورئان بێت. کێشەی موسڵمانی ئیمڕۆ ئەوەیە نوێژ ئەکا، حەج ئەکا، عومرە ئەکا، بەڵام کێشەکەی ئەوەیە لەگە قورئانە بەینی خۆش نییە. ئەمە لەم برایەتانەوە وەرگرن باشە. منش لە سەلەفی ئومەتەوە وەرم گرتووە، هەر کەسێک ئەهلی قورئان نەبێت قەت دڵخۆش نابێت. ئەهل القورئان ئەهل الله وخاصته، ئەهلی قورئان تایبەتن بە ئەڵڵا سبحان الله، یعنی خوای پەروەردگار بە تایبەت ئەڕوانێتە ئەم عەبدانەی خۆی. بۆیە هەر کەسێک قورئان لە دڵیا بێت دایمەن دڵی خۆشە. بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیفەرموو کە کاتی خەفەتتان بوو ئەم دوعایە بخوێنن، کۆتایی دوعاکە ئەیفەرموو اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا، خوایە ئەو قورئانە بکە بەهاری دڵمان، وجلاء أحزاننا، لابەرەی خەم و خەفەتەکانمان، وذهاب همومنا وغمومنا. بۆیە قوربانگیان عەمەلی صالح دەستگرتەبوون بەو ئیسلامەوە واد لێکا خۆشبەخت بیت. کورت و پوختی بابەتەکە ئەمەیە قوربانگیان.